بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لە بێژمێریارە بەڕێزەکان لەوانەیە 37مین لەگەڵتانم لە کۆرسی فێرکاری پرۆگرامی ژمێریاری ئەمین للمحاسبة والمستودعات. وەک لای بەڕێزتان معلومە لە 36 وانەی ڕابردوودا ئێمە کەیشمان لەسەر پرۆگرامی ئەمین کردووە، وەکو شەریکاتێکی تیجاری ئیشمان لەسەر پرۆگرامی ئەمین کردووە. بەڵام بەهۆی داواکاری چەند محاسبێکی بەڕێز لەبەر ئەوەی لە کۆتایی کۆرسەکەمان نزیک دەبینەوە، کۆمەڵێک ژمێریاری بەڕێز داوایان کردکەوە بەشی تەصنیع لەناو پرۆگرامی ئەمینشی بکەمەوە بۆ بەڕێزتان، چونکە ڕاستی لە بەرنامەم نەبوو بەشی تەصنیع باز بکەم، لەبەرەوەی ئێمە لە سەرتاوە باسی شەریکاتی تیجاریمان کردو. لە شەریکاتی تیجاری تەصنیعت نییە، تەنیا لە شەریکاتی سناعی لە کارگەی سناعی پێویستت پێ دەبێت. بۆیە لەبەر داواکاری چەند محاسبێکی بەڕێز پێم باش بوو کەوە بەشی تەصنیعیش لەناو پرۆگرامی ئەمین باز بکەم بۆ بەڕێزتان، بۆ ئەوەی کاتێک کەوا ئیشتان لە شەریکێکی سناعی کرد بزانن چۆن تەعامل لەگەڵ بەشی تەصنیع دەکەن لەناو پرۆگرامی ئەمین. بۆیە هەوڵ دەدەین لە چەند وانەیەک باسی تەصنیع بکەین. سەرەتا لەوانەیەدا باسی سەرەتا چۆنێتی دروستکردنی حساباتی ختامی دەکەین لەناو بەرنامەجی ئەمین، ئەوەی پەیوەندیدارە بە حساباتی تەشغیل، چونکە حساباتی ختامی لە شەریکاتی تیجاری ئەرباح و خەسایرە، متاجرەیە، میزانیەیە. بەڵام لە شەریکاتی سناعی تۆ پێویستت بە حسابی تەشغیل دەبێت، و هەروەها باسی چۆنێتی دروستکردنی حساباتی تەصنیع دەکەین لەناو بەرنامەجی ئەمین. ئەو حساباتانەی کەوا پێویستمان دەبن بۆ تەصنیع ئیزافەیان دەکەین. سەرتاچین پرۆگرامی ئەمین دەکەینەوە. کاتێک پرۆگرامی ئەمینمان کردەوە بۆ دروستکردنی حساباتی ختامی دەچینە شەژەڕی حسابات. لە شەژەڕی حسابات لێرە خۆی میزانیە، ئەرباح و خەسایر، متاجرە، ئەو سێیە هەیە لە شەریکاتی تیجاری. بەڵام لە شەریکاتی سناعی پێویستت بە حساباتی ختامی تر دەبێت کەویش حساباتی تەشغیلە. بۆی لای بەڕێزتان نییە دەبێت ئیزافەی بکەن. من لێرە ئیزافەم کردووە، چۆن ئیزافە دەکرێت زۆر ئاسانە، وەک ئاماژەم پێکرد. لە شەریکاتی تیجاری ئەرباح و خەسایر، متاجرە، میزانیە هەیە، بەڵام لە شەریکاتی سناعی پێویست بە حسابی تەشغیلیش دەبێت. بۆ حسابی تەشغیلی زۆر ئاسانە، لەسەر متاجرە کلیکی ڕاز دەکەن، پاشان حسابێکی فەرعی لێ دەکەنەوە. کۆدی ڕقم 4مان دەداتێ. من پێشتر 3 دروست کردو بۆ تەسوول ڕقەمەکان دەڕوە، بەڵام ئێوە کۆدی 3تان نییە، ڕاستەوخۆ کۆدی 003تان دەداتێ، یعنی کە کلیکی ڕاست حساباتی فەرعیت کرد ڕاستەوخۆ بەم شێوازە بۆ دەبێتەوە. لێرە لە ناوی حسابەکە بنووسن تەشغیل. ئەمە طبعا حساباتێکی ختامیە، حسابی ئاسایی نییە، وەکو حسابی ختامی لێرە لە نوعی حسابەکە ئەو پێشتر من هەڵمژاردووە. حساباتی ختامی هەڵببژێرن و لە حسابی نەتائیجیش متاجرە هەڵببژێرن، ئەم بۆکسە سەح لێ بدەن بۆ ئەوەی ڕەسیدی حساباتەکە لە کاتی تەدویری حسابات کە لە کۆتایی وانەی فێرکاری پرۆگرامی ئەمین باسی دەکەین کە چۆن حساباتەکانمان تەرسید بکەین، چۆن تەدویر ڕەوقی حساباتی شەریکە دەکەین. ئیشمان پێ دەبێت ئەو ڕەسیدە دەبێت بێتە ساڵی تازە. بۆیە تەرسید حسابات و عندە تەدویر ئیضافە بەم شێوازە دەتوان حسابی تەشغیل وەک حسابێکی ختامی ئیضافە بکەن. ئیضافە دادەگرن و من پێشتر ئیضافەم کردو بۆی دەڵێ دەتوێت دووبارە ببێتەوە. بۆ نمونە تعدیل دادەگرم من چونکە پێشتر هەم بووە. ئێوە بەم شێوازە دەتوانن حسابی تەشغیلیش ئیضافە بکەن. زۆر بەسیتە. لە متاجرە کلیکی ڕاست حساباتی فەرعی کە بەم شێوازە بۆتان دەبێتەوە، دەنووسن ئیسم حسابەکە تەشغیل متاجرە هەڵدەبژێرن، لێرە ئەم بۆکسە سەح لێ بدەن بۆی لە کاتی تەدویری حسابات بۆمان تەرسید بێت و حساباتی ختامی شەڵ ببژێرن و ئیضافە دابگرن. ئەمە چۆنێتی زیادکردنی حساباتی ختامی. و چۆنەتی زیادکردنی حساباتی تەصنیع لەناو بەرنامەجی ئەمین. ئێمە لە شەریکاتی سناعی ئێستا وا دان ئێمە شەریکاتێکی سناعین تەواو. ئێمە لەوانەکانی ڕابردوو هەموو باسی شەریکاتی تیجاریمان کرد، بەڵام وا دادەنین ئێستا لەبەرەوەی ئیشمان بە تەصنیعە وا دادەنین ئێستا ئێمە شەریکاتێکی سناعینە. ئێمە ئەگەر سەیری شەژەڕی حسابات کە هەتا زنجیری 7مان هەبوو، 7 مەجموعەمان دروست کرد بوو. ئێستا دەبێت مەجموعەیەک دروست بکەین بۆ حسابی بەناوی حساباتی تەصنیع، حسابات بطاقة حساب. رقم 8 دەکەینە حسابات
التصنيع واتە دەستکاری شەزەری حساباتمان دەکەین حسابات ئیزافە دەکەین لێرەدا بە هەمان شێواز حساباتە ختامیەکە متعجرە تەشغیل ئەرباح و خەسایر میزانیەتێ طبعا تەشغیل هەڵدەبژێرین کە ئێستا دروستمان کرد وەک حساباتی ختامی ئەهەن سیر بکەم بەڕێزان هەتاکو حسابی ختامی تەشغیل دروست نەکەین تۆ ناتوانیم حساباتی تەصنیع دروست بکەیت بۆیە یەکەم شت حسابی ختامی تەشغیل دروست بکەیت پاشان لێرە حسابی ختامی هەڵی دەبژێرین و إضافة دادەگرین طبعا حساباتی تصنيعيش بدون دادەگیری مەدین و داین نابێت إضافة خەزنی دەکەین پاشان ئەگە سەیری شەزەری حساباتمان بکەینەوە دەبینین حساباتی تەصنیعمان بۆ دروست بووە لێرەش دەتوانین فەرعی لێ بکەینەوە لێرە بۆ نمونە کۆدی 81 دەکەینە حسابات التصنيع الفعلية طبعا حسابات رئيسي حسابات التصنيع حسابات ختامي تشغيلة إضافة هاشتاودو دكينا حسابات التصنيع المعيارية إضافة ئێستا سەرنج بدەین حساباتی تەصنیع بۆ حساباتێکی ڕئیسی دوو فەرعیمان بۆ دروست بوو حساباتی تەصنیعی فعلی و حساباتی تەصنیعی معیاری ئەوانەش دەتوانین ببنە حساباتی ڕئیسی و چەند حسابی فەرعیان هەبێت بۆنە حسابات تەصنیعی فعلی کلیکی ڕاست إضافة حساب الفرعي كودي هاشتاويك بخوي حسابات تصنيع هاشتاويك حسابات تصنيع فعلية هاشتاويك 00 بونا من دنوسم ميم واتا مصاريف مواد أولية فعلية چونکە مادام تۆ شەریکەی تیجاری ئەکید مەوادی ئەوەلی دەبێ مەوادی سەرەتایی دەبێ إضافة كودي هاشتاج 002 بولنا مصاريف رواتب وأجور فعلية طبعا تو کۆمەڵێک مۆزەف کۆمەڵێک عمال ئیش دەکەن لەلایەت لە شەریکاتی صناعی طبعا مەصاریفیان دەوێت مەصاریف ڕەواتب و ئوجوریان هەیە دەتوانی بۆ مەصاریف هیچکەش ئیزافە بکەی بۆ مەصاریف صناعیە حەسب پێداویستیەکانت أخرى فعلية إضافة ئێستا سەرنج بدەین حساباتمان دروست کرد حسابات تصنيع دو حسابي فرعي لي دروست حسابات تصنيع فعلية حسابات تصنيع المعيارية حسابات التصنيع الفعلية جا سەرنج بدەین چەند حسابێکمان لێ دروست کرد مصاريف مواد أولية فعلية مصاريف رواتب وأجور الفعلية مصاريف صناعية أخرى فعلية صناعية حسابات تصنيع المعياري بها ما شاز تواني حسابي فرعي لي دروست طبعا إيش ما بيدا من بوانا بويا طبعا هو باشي دوامي وانا كيا چۆنێتی دروستکردنی حساباتی تەصنیع ئێستا ئەوەش کۆدی خۆی 82 مەش دەکەینە 82 بۆ نمونە 821 دادەنین 8 واتە حساباتی تەصنیع دووەکە طبعا حسابات تصنيع معيارية كودي 82 یەکەکە دەبتەوە حسابە تازە کە ئێستا ئیزافەی دەکەین بۆ نەدەنووسین تەکلفە إنتاج تكلفة إنتاج المعيارية إضافة ئێستا سەرنج بدەین
حسابات تصنيع فعلي چەند حسابش لە خۆ گرتووە، حسابی تصنيعی معیاریش چەند حسابش لە خۆ گرتووە. ئێستا مجموعەیەکی تر دروست دەکەین، ئەمە هەتا 8مان دروستکە حساباتی تصنيعمان هەیە، پێویستمان بە حسابی 9 دەبێت، ڕقم 9 ناوی لێدەنین خەڵی ئینتاجی بۆ نمونە. مادام تۆ لە شەریکەی صناعی طبعا مصاريفی تصنيعاتت هەیە، خطوطی ئینتاجیت هەیە، خط الإنتاج طبعا ئەوەش بە هەمان شێواز تەشغیل هەڵدەبژێرین. موافق، إضافة، ئێستاگە سەرنج بدەین حسابی خەڵی ئینتاجیمان بۆ دروست بوو. لێرە بە هەمان شێواز کلیکی ڕاست إضافة حسابات فەرعی دەتوانین کۆدی 91 پێدەین. 9 خەڵی ئینتاجیە، 1 ئەو حسابە تازەیەکە ئێستا ئیزافەی دەکەین بۆ حسابێکی وەسیط دروست دەکەین بۆ ئەو ماوەدانەی کە ئیخراج مەخزەنی پێدەکرێت. طبعا ئەوە ڕەمزە، بەس دەبێت لە ڕەمز بنووسی لە ئیسم حساب لێرە دەنووسین وەسیط إخراج مواد ئەوەلی، چونکە تۆ لە شەریکەی صناعی مەوادی ئەوەلی دەکەیتە مەوادێکی تام، مەوادێکی تاوا دروست دەکەیت، وەنە شەریکێکی صناعی کێک دروست دەکەیت، ئەو کێکە دەچەند مەوادی ئەوەلی پێک دێت کە ئێستا دەچینە ناویان لەوانەکانی داهاتوو باسی دەکەین. بۆنە بۆ دروستکردنی کێکێک تۆ پێویستت بە ئار دەبێت، پێویستت بە شەکر دەبێت، پێویستت بە بۆ نەقاوە دەبێت، بە هەموو پێداویستەکانی تر. ئەوانە مەوادی ئەوەلینە، طبعا دەبێت ئیخراجیان پێ بکەیت کە کاتێک کە مەوادێکی تر دروست دەکەیت. وەسیط إخراج مواد ئەوەلی، لێرە ئەوجار وەسیط إدخال مواد جاهزة، ئەو مەوادی کە دروستی دەکەیت دەبێت ئیدخال کەی، ئەوانە داخلی مەخزن بکرێت، واتە ئەو مەوادانەی کە سەرەتایین ئەوەلینە ئیخراجیان پێ دەکەیت، واتە لە مەخزن کەم دەبنەوە. ئەو مەوادی کە دروستی دەکەیت طبعا دەبێت زیاد بکرێت لە ناو سیستەم بۆی تۆ بتوانین دواتر بیفرۆشی. بە هەمان شێواز ئیضافە دادەگرین. بەڵێ بەڕێزان بەم جۆرە و هەروەها دەشتوانی لە بەشی مەوجودات لە مەوجوداتی متداولە لە مەخزون دوو مەخزن دروست بکە بۆ خۆت. ئەمە دروستم کردووە، ئاسانە طبعا ناکرێەوەش. کلیکی ڕاست حساباتی فەرعی لە یەکێشان نووسیوە مەخزون ئینتاج الجاهز. ئەو مەخزنێکم دروست کردو بۆ ماوەدانی کە دروستیان دەکەین، و مەخزنێکشم دروست کردو بۆ ماوەدە سەرەتاییەکان بۆ نە شەکرە، ئیتر خوێە، ئیتر ئاردا، ئەو ماوەدی سەرەتایین. و مەخزنیشش دروست دەکەی بۆ ئەو ماوەدەی کە دروست دەکرێت لەو ماوەدە بچووکانە کە باسم کرد. بە هەمان شێواز حساباتەکە حسابی مەخزون و حساباتی ختامی حساباتی تەشغیل هەڵدەبژێری و ئیضافە دادەگری. بەم جۆرە مەخزونی مواد ئەوەلی و مەخزون ئینتاج جاهزیش ئیضافە بکەن لای خۆتان. ئێستا ئێمە چیمان کرد؟ خلاصە هاتین یەکەم شت حساباتێکی ختامیمان دروست کرد بە ناوی تەشغیل، کە دوای حساباتی تەشغیلمان دروست کرد هاتین حساباتی تەصنیعمان دروست کرد. حساباتی تەصنیعش دوو فەرعیە بوو، حسابات تەصنیع فعلیە، حسابات تەصنیع المعیاریە. حساباتی تەصنیع فعلی لەو چەند حساباتانە پێکاتبوو کە ئیضافەمان کرد، و حساباتی تەصنیع معیاریش لە تەکلفە ئینتاج المعیاری پێکاتبوو. پاشان مەجموعەی نۆمان دروست کرد کە ناومە لێنە خەڵی ئینتاج، لەوێش دوو وەسیطمان دروست کرد، دانیشان بۆ ئەوەی کە ئیخراجی مەوادە ئەوەلیەکان پێ بکەین، لە مەخزن کەمیان کەینەوە، و ئیدخالی مەوادی جاهزە کاتێک کە لوپەلەکەش دروست دەکرێت بتوانین زیادی بکەین لە ناو ئایتمەکانمان. و هەروەها باسی مەخزونیشمان کرد، دەتوانین دوو مەخزون مەوادی ئەوەلی و مەخزونی ئینتاجی جاهزیش ئیضافە بکەیت لە ناو شەجەڕی حسابات. بەڵێ بەڕێزان لەم وانەیەدا باسی چۆنەتی دروستکردنی حساباتی ختامی و دروستکردنی حساباتەکانی تەصنیعمان کرد. طبعا لەوانەکانی داهاتوو ئێمە بەردەوام دەبین لەسەر باسی تەصنیع.